سڵاوتانە بێتەوەم کاتتان باش هەڵبەت هەمیشە یاخود هەموو ساڵەکان لە ناوەڕاستی مانگی حەوتدا بۆ سەرەتا یاخود ناوەڕاستی مانگی هەشت پرۆسی وەرگرتنی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن و باخچەکان دەست پێ دەکاتەوە بۆ ئەم ساڵی وەزارەتی پەروەردە بڕیاری داوەکە لە ئەمڕۆکە 23 مانگە دەست بکرێت بە وەرگرتنی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن. من قسە و گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم نەژاد عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردە دەکەم سەبارەت بەوەی کە ئایا ئەم ساڵ پرۆسەی وەرگرتنی خوێندکاران چۆن دەبێت لە ناوەندەکانی خوێندن و هیچ گۆڕانکاریەک ڕوو دەدات لەگەڵ ساڵانی ڕابردوودا. مامۆستا نەژاد بێتە ئێرە سپاس دەکەم. سڵاو لەبێتەوەم کاتت سڵاوتان زۆر سپاس. سەبارەت بە پرۆسی وەرگرتنی خوێندکاران لە ئەم ساڵدا چۆن دەبێت و هیچ گۆڕانکاریەک هەیە لەگەڵ ساڵانی پێشووتردا؟ بەڵێ دوای وەزارەتی پەروەردە ڕێنمایی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران و منداڵانی باخچەکانی منداڵانی دەرکرد. ئەمڕۆ 23 حەوت یەکەم ڕۆژی وەرگرتنی قوتابیان و خوێندکاران و منداڵانی باخچەکانە لەسەر جەم ناوەندەکانی خوێندنی سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە 1400 ناوەندی خوێندنە و هەتا بەرواری 28 بەردەوام دەبێت. هیچ میکانیزمەکە گۆڕاوە بۆ نمونە تەمەنی خوێندکاران یاخود ئەو مانگ و ڕۆژەی کە تایە لەدایک نەخێر هەر هەمان میکانیزمی ساڵانی ڕابردووە بۆ منداڵانی باخچە 4 ساڵ و 5 ساڵ تا سیوەکی 12 2025 تەمەنی 4 ساڵ و 5 ساڵی تەواو کردبێت لە قۆناغی باخچە وەردەگیرێت و دواتر بۆ قۆناغی یەکی بنەڕەتی هەر قوتابیەک تا سیوەکی 12 2025 تەمەنی بووێ بە 6 ساڵ بە هەمان شێوە لە قۆناغیەکی قوتابخانە وەردەگیرێت. چینکە پێویستە خانەوادەکانی خوێندکارەکان بیبە لەگەڵ خۆیان. هەموو ئەو ڕێنمایە لە ناو ناوەندەکانی خوێندن هەیە کە پشت دەبەستن بە کارتی نیشتیمانی و کارتی نیشتیمانی قوتابی خوێندکارەکە هیدایک و باوکی و شوێنی نیشتە جێبوونیان بە پێی سنووری موقعی جغرافی ناو ناوەندەکانی خوێندن ئەو کاتە تەعاملیان لەگەڵاکرێت. ئێمە چینە بەردەم هەنێک لە خوێندنگاکان بەڵام دەرگیان نەکردبوو هۆکاری ئەمە چییە لە کەیکەوە بە تاواتی ئەکرێتەوە دەرگای خوێندنگاکان؟ ئەمڕۆ دیارە یەکەم ڕۆژە دەستەی کاژڕی ناوەندەکانی خوێندن یەکشەمان و چوارشەمان دانیشن کە پێشتر دووشەمان و پێنجشەمان بوون. هەندێک ناوەندی خوێندن احتیمالە دووشەمە و پێنجشەمە دابنیشێت بەڵام دەبێت ئەوانش لە یەکشەمە و چوارشەمە و بەردەوام دابنیشن دیارە ڕێنمایەکان پێنەگەیشتووە بەڵام ئەگەر ئەمڕۆ لێنێ بێتن 100% بانی لەوێ بن. شتێکی تر هەیە ئەویش دانانی کامێراوە GPS لە نێو پاسەکانی خوێندکاراندا دوێنێ بڕیاری تاواتی دراکە بۆ ئەم ساڵی خوێندن دادەنرێت لە سەرجەم ئەو پاسانەی خوێندکاراندا ئەمە چۆن ئەبێت وا لەکوێ دادەنرێت؟ بەڵێ دیارە پێشتر بەهۆی کۆمەڵک کێشەی کۆمەڵایەتی و بۆهۆی کێشەی ڕووداوەکانی هاتوچۆ کە ڕووی ئەدا لە ئەنجامی گەشتکردنی قوتابیان و خوێندکاران لە گەشتی زانستی و گەشتی تەرفیهی کە دەکرا کۆمەڵێک زەوابتی زۆر لاواز هەبوو بۆ ئەو بابەتە بە باشمانزانی سەرەتا پێداچوونەوەیەک بە ڕێنمایەکانی گەشتکردن تا بکەین و دواتر کامێرە و GPS لە ناو هەموو پاس و تەکسیەکانی هاتوچۆی قوتابیان و خوێندکاران دابنین لە پێناوی پاراستنی سەلامەتیان و ئەمە داواکاری بەشێکی زۆر لە دایک و باوکانی قوتابیان و خوێندکاران بوو. ئێستا لیژنەیەکمان پێکەناوە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سەرەتا بڕیارماندا کە ئەم بۆ ئەم ساڵ هیچ گرێبەستێک نەکرێ هەتاوەکە ئەو لیژنەیە کارەکانی تاواگە بە هەمانجی لەگەڵ قایمقامەتی پارێزگای سلێمانی دەستیان کردو بە کارەکان و چەند کۆمپانیاک تەقدیمیان کردو ئامادەی ئێوەیان تایە کە ئەم کارە لە ئەستۆی خۆیان بگرن و ئێمە ژوکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لەگەڵ قایمقامەتی سلێمانی سەرپەرشتی تەواوی ئەو پرۆسەیەک ئەو مامۆسانی وانەبێژەکان کە دابڕاون باهر هۆکارێک بێت ئەگەری هەیە بێنەوە ناوەندەکانی خوێندن و دووبارە ببنەوە بە مامۆستای وانەبێژ؟ بەڵێ دوایەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرواری 2024 39,000 پلەی دامەزراندنی بە شێوازی گرێبەست دا بۆ هەموو کوردستان و لەو ڕێژەیە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی 6500 پلەی بەرکەوت. دیارە کۆمەڵێک وانەبێژ کە پێشتر وانەبێژ بوون بەڵام بەهۆی گەڕانەوەی مامۆستای میلاک لە وانەبێژی لابرابوون ئەمانش بە هەمان شێوە میکانیزمێکیان بۆ دانرا کە لە داهاتووە بتوانین کاریان بۆ بکەین یاخود ئەو وانەبێژانەی کە وازەهێنن ئەم یەدەگانە بچنە شوێنیان هەموو زانێرەکانیان تۆمارکرا لە پەروەردەی قەزاقان و دواتر نێردا بۆ بەڕێوەبەری گشتی بۆ وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران. ئێستا هەر وانەبێژێک کە ئامادەیتیانە بێوان بڵین هەر گرێبەستێک ئامادەیتیانە بێت گرێبەست بکە وانەبێژێکی یەدەک ئەتوانێت چێتە شوێنەکەی کە ئەم پرۆسێش وەزارەتی پەروەردە سەرپەرشتی دەکات.
نشاد عبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەستەکانە خۆش بە سپاس بۆ وتەکانت سپاس بۆ تو دووبارە هەڵبەت ئەمە قسە گفتوگوی نشاد عبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و سەبارەت بۆ میکانیزمانەی یاخود ئەو ڕێوشوێنانەی کە بۆ ئەم ساڵ ئەنجام دەدرێت بۆ وەرگرتنی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندندا.